سڵاو، من ناوم فریشتە ئیدریسە لە پۆلی نۆیبیمە لە قوتابخانەی کلێڤەر. زۆر خۆشحاڵم بە هاتنتان، بەخێر هاتن. ڕۆژانە کە داهاتمەوە لە قوتابخانە یەکەم جار سەعاتێک یان 2 سەعات ئیستراحاتم دەکرد، دواتریش بۆ عەسرەکە دەستم بە خوێندن دەکرد تاوەکو شەو دەمخوێند تاوەکو شەم دەبخوێند، دواتریش کە شەو دەنووستم دووبارە کاتێکە نوێژی بەیانیانم دەکرد دووبارە دەستم بە دەرسەکانم دەکردەوە و دواتریش دەچوم بۆ قوتابخانە. کارکردنی ئەرکەکانی ماڵەوە زۆر گرنگە بۆ قوتابی، چکەوە یارمەتی قوتابی دەدات لە کاتی ئیمتیحانەکان، هەروەها لە کاتی ئیمتیحانی وزاری. من زۆر گرنگی بە ئەرکەکانی ماڵەوە دەدا، وەکە ئەرکەکانی ماڵەوەشم تەواو دەکرد پرسیارەکانی وزاریم حەل دەکرد. بەڕاستی مامۆستاکان زۆر سوپاسیان دەکەم، ئەوان ڕۆڵەکی سەرەکیان هەبوو لەو سەرکەوتنەی من، ئەوان زۆر گرنگیان پێدەداین، بەڕاستی زۆر لە گەرمان ماندوو بوون، هیچ کات درێغیان نەکردو، هیچ کات کەمتەرخەمیان نەکردووە، هەمیشە یارمەتیان داون و هەروها ئەوان زۆر یارمەتی دەربوون بۆ ئەوەی ترسمان بشکێ لە ئیمتیحانی وزاری. لە ماڵەوەش هەمیشە هاوکارم بوون، هەمیشە هانیان دەدام، هەمیشە پێیان دەگوتم تۆ ئەو دەرەجێ دەهێنیت، هەروها هانیان دەدام، هەروها ماڵەوە زۆر هاکارم بوون بۆ ئەوەی ئەو ترسەم بشکێتن. هەموو کاتەکانم بە خوێندن بەسەر نەدەبێت، بەڵکو هەندێک جار بۆ نمونە برا بچووکەکەم کە پۆلی 2 بوو، هەندێک جار کە ئیمتیحانی هەبوو یان واجبی هەبوو یارمەتیم دەدا لەوانەکانی ڕۆژانەی، هەروەها هەندێک جار یارمەتی داکیشم دەدا لە ئیشەکانی ماڵەوە. تۆڕە کۆمەڵایەتیەکانی وەک فەیسبوک و سناپچات و ئەو شتانە بەکارم نەدەهێنا، چکە ئەوانە تەنها کاتکوشتنە، من بەکارم نەدێنە لەسەر حیسابی خوێندن و ئەو شتانە. لە کاتی ئیستراحات و لە کاتی عوتڵە و ئەو شتانە بەکارهێنانی ئاساییە، هەندێک جار سوودبەخشیشە، بەڵام من تەنها هەندێک جار بەکارم دەهێنا لە کاتی خوێندنمدا. بۆ نمونە هەندێک جار پرسیارم لە برادەرەکانم دەکرد ئەگەر پرسیارێکم هەبا یان بەو شێوەیە. لەو کاتێک کە ئیزن دراین بۆ ئیمتیحانی وزاری، من خۆم خوشتەیەکم دانا کە یەکەم جار ئەو دەرسە بخوێنم یان ئەو دەرسە بخوێنم. یەکەم جار ئەو دەرسانە بخوێن کە زۆر لێی دەترسام یانیش زۆر گرنگ بوون، دواتریش دەهاتمە سەر دەرسەکانی دیکە. هەروانێکم بخوێن بە یەکەم جار بە تێگەیشتن دەمخوێن، دواتریش بە قەڵەم و دەفتەر دەمنووسیەوە و دواتریش لەبەرمدا. ئامۆژگاریم بۆ قوتابیان ئەوەیە کە هیچ قەلەق مەبن، هیچ مشەوش مەبن، هیچ مەترسێن، تەنها ئامانجێک بۆ خۆتاندانێ کە دەبێت ئەو دەرەجەیە بهێنم، دواتریش هەوڵ و کۆششی بۆ بکەن و تەوەکوڵتان بە خودای گەورە بێ و پشت بە خودای گەورە ببەستن، چکە خودای گەورە چی بۆ دانابی ئەوە باشترینە، بەڵام گرنگترین شت ئەوەیە کە کاتت بە فیڕۆ نەدابێت و کەمتەرخەمی نەکردبێت و هەموو هەوڵ و کۆشش خۆت دابێت. و ئامۆژگاریەکی دیکەشم ئەوەیە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی وەک سناپچات و فەیسبوک ئەو شتانە دوور بکەنەوە، چکە ئەوانە تەنها کاتکوشتنە، ئەوانە بەرەو سەرنەکەوتووی دەدبن.